بەڕێزان لەمێژە عێراق و هەرێمی کوردستان چاوەڕێی سەرژمێری گشتی دانیشتوان بووە. خۆتان دەزان ئەهەمیەتی سەرژمێری زۆر گرنگە. ئێمە وەکو هەرێمی کوردستان لە زۆر پێشوازیمان لە سەرژمێری گشتی دانیشتوان و بیناکان کردیە. سەرژمێری گرنگی سەرژمێری خۆی لەوەی دەبینتەوە ڕێژەی ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان لە کۆی گشتی ژماری دانیشتوانی عێراق دیاری دەکرێت کەەوە ژوا دەکا بەشە بودجەی هەرێمی کوردستان هیچی کە یاری پێ نەکرێتن و بە میزاجی سیاسیەکان و بە ئیجتیهادات بەشە بودجەی هەرێمی کوردستان دابردێتن. ئەو ڕێژەیە کە دەبێتە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان لە کۆی گشتی ژماری دانیشتوانی عێراق تەثبیت دەکرێتن لە دابینکردنی بەشە بودجەی هەرێمی کوردستان لە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە پەرلەمانی ئیتیحادی و ئەو داتاوردانەی کە لە دەستەی ئاماری هەرێمی کوردستان لە پاش پرۆسەی سەرژمێری لە هەرێمی کوردستان بەدەستمان دەکەویتن داتای زۆر ورد دەبیتن لە هەموو سێکتەرەکان کە دەتوانین لە داهاتوودا پلانی باشی بۆ دابڕێژین. خۆتان دەزانن ئەوانەی پێشتر کە کرایە تەنها ڕووپێو بووە داتای تەقریبی بووە بەڵام سەرژمێری وا دەکا داتای زۆر وردمان لەبەردەست بیتن. هیوادارین سەرژمێری گشتی دانیشتوان بە سەرکەوتی کۆتایی بێتن و ببیتە مای خێر و خۆشی لە بۆ گەلانی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان و کوردستانیان بە تایبەتی. زۆر سوپاسان دەکەم و سوپاسی دووبارە سوپاسی میدیاکان دەکەم کە زۆر پرۆفشنەڵانە لەو ماوەیەدا ڕووماری پرۆسی سەرژمێریان کرد و دەستان پۆش. طبعاً لە هەندێک شوێن کێشەی تەکنیکی هەبوو ئەو کێشە تەکنیکیانە لەسەر تاسەری عێراق هەبوو. یعنی دوونێ ئەمە لەسەر خەت بووین لەگەڵ کاکسیروان وەکو بریکاری وەزارەت و سەرۆکی دەستی ئامار لە گەستافی ئامار بەڕێوەبەراتی ئامارەکان لە گەرمیان لە شێخان لە دهۆک لەسەر خەبووین کێشەی تابلێت هەبوو. خۆتان دەزان ئەو جارە سەرژمێری ئەلکترۆنیە و سیستمەکە سیستمەکی معقەدە بەکارهێنانی ئاسان نییە پێویستی ئەو جیهاز تابلێتە پێویستی بە ئینتەرنێتە لە هەر شوێنێک بیتن. طبعاً بەکارهێنانی نردنی یوزەرنەیمەکە و ئاسان نییە 45 میلیۆن کەس لە عێراق کۆنتترۆل بکرێتن بەقەدەر پرۆسەکەی و گەورەی پرۆسەکە ئەو کێشانەی کە هەبوون دەتوانم بڵێم زۆر کەمن و بەسوپاسەوە دەستەی ئاماری وەزارەتی پلاندانانی ئیتیحادی لەگەڵ دەستەی ئاماری هەرێمی کوردستان توانیان لە ماوەیەکی زۆر کەم ئەو کێشانە چارەسەر بکەن. سەبارەت بەوەی زۆر شوێنمان هەیە مادەی 140 دەستورین کە نزیک لە هەولێرن نزیک لە سلێمانی نزیک لە دهۆکن ئەوانە لەژێر کۆنتترۆلی هێزی پێشمەرگەی کوردستانن خەڵک لە گوندەکانن ئەو زۆربەی ئەو گوندانە کێشەی ئەمنی هەیە خەڵک لەوانەیە نەتوانی لەو شوێنانە بمینێتەوە وە هەموو هاوکارێکیان پێشکەش دەکەین ئەو ڕۆژ بتوان بگەڕێنەوە دەتوان بگەڕێنەوە شوێنی زیادی با و باپیری خۆیان. قادەغای هاتوچۆ وەکو ئەعلان کرایە لە دوونێ شەو سەعات 12 شەو دەستی پێکرد هەتا سبەی شەو 12 شەو بەردەوام دەبیتن و ئەو قەدەغی هاتوچۆیە وەکو لایەنە ئەمنیەکان وەکو ڕێنماییانی ئێمە دامەزاندیە لە بۆ وەزارەتی ناوخۆ و لایەنە ئەمنیەکان کە قەدەغای هاتوچۆ سنووردار دەبیتن ئەوە نییە وەکو ئەو زمانی کۆڕۆنا بیتن کە قەدەغەکی هاتوچۆی 100 بیتن علمیان و ئەوەی کە بە قانونی تعداد هەیە کە وەزیری پلاندانانی ئیتیحادی لە کۆبوونەوەک لە پێش سەرۆک کۆماری ئیتیحادی و سەرۆک وەزیرانی ئیتیحادی تعریفی تعدادی کە طبعاً هەمومان تعریفەکەی دەزانین بە وەکو قسەکەی خۆی تعداد ئەوەیە کە لەقتەکە وەکو ڕسمی لەقتەکە لەو وەختەی کە دەیگری هەر کەسێک لەو شوێنەی بیتن لەو شوێنە تعداد دەکرێت. یعنی ئەوەی کە ئەوڕۆ لە کەرکووکە ئەگەر دوونێش لەوێ نەبی ئەوڕۆ کە بژمێر چۆ دەبی لە واجبە لەسەری بژمێری کاتن.